دوای زیاتر لە 7 ڕۆژ تونێلی دەربەندیخان بە ڕووی شۆفێران و سەرنشینانی ڕێگای سلێمانی ئیداری گەرمیان کرایەوە. کەسوکاری قوربانیانی ڕێگای مەرگ یاخود ڕێگای زەڕایان دەربەندیخان نیگەرانی خۆیان لە بەلاڕێدابردنی داواکاریەکانیان ناشارنەوە و دەڵێن بەهۆی موزایەدەی سیاسی و خۆدزینەوەی حکومەت لە تەواوکردنی ڕێگاکە خۆی بە نۆژەنکردنەوەی تونێلەکە سەرقاڵ کردووە. نۆژەنکردنەوەی تونێلەکە لە کاتێکدایە تەواوی ڕووداوەکانی هاتووچۆ و زیادبوونی ژمارەی قوربانیەکان لەسەر ڕێگاکە بووە، نەک ناو تونێلەکە. داواکاری سەرەکی قایمقامی دەربەندیخان و شۆفێران و سەرنشینانی ناوچەکە قیرتاوکردنی ڕێگای ناوتاقانە تا ئەوەی چیتر بار هەڵگرەکان بە تونێلەکەدا گوزەر نەکەن و لۆدی سەر ڕێگای زەڕایان دەربەندیخان کەم ببێتەوە. ئێمە گرفتی گەورەی ئێمە تونێلی دەربەندیخان نەبوو، بەڵکو ڕێگەی دووسایدکردنی ڕێگەی نێوان دەربەندیخان زەڕایان بوو، یاخود بەدیلێکی ڕێگەی ئەم ڕێگایە بوو. داوایکردنی بەدیلێک بوو بۆ ئەم ڕێگایە بۆ کەمکردنەوەی قوربانیەکان. خۆشبەختانە لەوێت 3 داواکاریمان پێشکەش کردن کە دەست بە جێتنێلی دەربەندیخان دەست بە نۆژەنکردنەوەی بکرێتەوە و ڕێگەی بەدیل کە ڕێگەی دەربەندیخان ناوتاق زەڕایان لەگەڵ دووسایدی ژاڵە ناو دەربەندیخان. سوپاس بۆ خوای گەورە، ئینشاءڵڵا دوو بەیانی وەکو بەدیلە بۆ ئەم ڕێگەیە کە ڕێگەی ناوتاق دەربەندیخانە بەردی بناغەیدا دەنرێت. بۆ یاخی ئەنتی کارتۆن و شۆستە و ڕووناکی و هێڵکاری هاتوچۆ گرنگترین قۆناغەکانی نۆژەنکردنەوەکە بوون، بەڵام ئەمە یەکەمین جار نییە ئەمە هەوڵانە دەدرێت و لە ماوەی ڕابردوودا 6 جاری دیکە کاری نۆژەنکردنەوە بۆ تونێلەکە کراوە، بەڵام بەهۆی کۆنی و بوونی لۆدی زۆری ئۆتۆمبیل لە کەمترین کاتدا کێشەکانی تونێلەکە سەری هەڵداوەتەوە. بەڕێوەبەری ڕێگاوبانی سلێمانیش دەڵێت حکومەت 6 ملیار دیناری بۆ ڕێگای ناوتاقان تەرخان کردو و بڕیارە دوای قیرتاوکردنەکە هاتوچۆی بارهەڵگرەکان بۆ ئەو ڕێگایە بگوازرێتەوە. جەنابی وەزیر وەکو پێشتر ئاماژەی بۆ کردهبوو، خۆشبەختانە ڕێگەی وارماوە ناوتاق دەربەندیخان کە بە بڕی زیاتر لە 6 ملیار دیناری بۆ تەرخان کراوە، ئێستا ڕاستپاردەی کۆمپانیای جێبەجێکاریش کراوە و ئینشەڵڵا لەوا چە ڕۆژی یەکشەمە لەم هەفتەیەیە جەنابی وەزیر بەردی بناغەی دابنێت و کۆمپانیای جێبەجێکاریش لە داهاتوویەکی نزیکە دەست بەکار بێت. کۆی پرۆسەی نۆژەنکردنەوەکە زیاتر لە 187 ملیۆن دیناری بۆ خەرج کراوە، بەڵام ترسی هاوڵاتیان ئەوەیە حکومەت بەم کارەی ڕێگای تەواو نەکراوەکەیان لەبیر بکات. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.